بەشێک لە مامۆسایان و فەرمانبەران لە کەلار لە بەردەم قوتابخانەی لەیلا قاسم لە ناو بازاڕی قەزای کەلار گربوونەتەوە. ئەوان بۆ پاڵپشتی لە خێمەی مامۆسایان و فەرمانبەرانی مانگرتوو لە پارێزگای سلێمانی گربوونەتەوە. وەکو ئەوەی بینن لە دیمەنەکانە بەشێک لە مامۆسایان و فەرمانبەران هاتوونەتە ئێرە لێرە گربوونەتەوە. من ئەمەوێ بڕۆمە لای ئەو کەسانە خۆیان. کاک ڕەفیق سڵاو لێبێ، ئێوە وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە کەلار ئەمڕۆ بەژاریە و گربوونەوەیەتان کردووە. ئامانجتان چێ لەم گربوونەوە داواکاریەکانتان چێ؟ پێشەکی بەخێر بێن، داواکاری خۆمانە خێنێ لە پشتداواکاری مامۆستایانی ئازیز و ئێمە ئەمڕۆ وەکو تیمێک لە بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیانەوە هاتوین هاوکار لەگەڵ ئەو مامۆستایانەی کە بەڕێپێوان سەردانی شاری سلێمانیەکەن بۆ پشتیوانی مامۆستایانی ناڕازی و مانگرتوو. ئێمە بۆ فریاکەوتن و هەر حاڵەتێک کە ئەو مامۆستایانە لە ڕووی تەندروستیەوە پێویستکە تیمێکمان بە تۆکمەی ئامادەکرۆ هاوکاریان نەبێ لە کاتی ڕۆشتنیان بۆ سلێمانی. دەوام لە نەخۆشخانەکانی سنووری گەرمیان ناکرێت بایکۆت ڕانەگەێنراوە مامۆستا. وەکو وەزانی کە نەخۆشخانەی ئێمە یان تیمەکانی ئێمە لە بەڕێوەبەری کشتە تیمی فریاکەوتنی خێرا یان حاڵەتە گەرمەکانە تا ئێستا ئێمە لە سووری بەڕێوەبەری تەندروستیەکان لە وەکو حاڵەتە گەرمەکان وەکو بەشی تەواوی لە کارداین چونکە نەخۆشخانەکەی ئێمە یان تیمەکانی ئێمە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە. نەفەکان خۆشێ بەڵێ وەکو ئەوەی گوێتان لێبوو دکتۆر ڕەفیق قادر بوو بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە کەلار ئەو باسی لەوە کرد کە تیمێکیان ئامادەیە لەگەڵ ئەو مامۆستا و فەرمانبەرانەیە کە ڕۆنە سلێمانی لەگەڵیان بن. من ئەمەوێ قسەی زیاتر لەگەڵ مامۆستایان خۆیان بکەم. مامۆستا سڵاو لێبێ، ئامانجتان چێ لەم گربوونەوەی ئەمڕۆ؟ وڵا ئامانجی ئێمە بە تەواوی کورسانیان ئەزانن. داواکاری ئێمە داواکاریەکی سەرەتایی مامۆستایانە لە بەرامبەر هەموو ئەرکێکە مافێکەیە. ئێمە وەکو مامۆستایان ئەمە بەدرێت لە 2014 هەتاوەکو ئەم ساتی قسەی تێدا دەکەین مانگ لای ئێمە بووەتە 90 ڕۆژ، هەندێک جار 120 تێپەڕاندووە. بۆیە ناکرێ ئەبام شێوەیە ژیان بگوزارێنی. بۆیە داواکارین لە دایک و باوکی خوێنکاران برژێنە سەر شار برشتێنە سەر شەقامەکان داواکاریەکانی خۆیان جێبەجێ بکەن. ئەم ڕێپێوانەی ئەمڕۆی ئێمەش ئەبواە بە پێ بڕۆشتین بۆ سلێمانی، بەڵام لەبەر ئەوەی ڕێژەی ئەو خەسانی بەشدارن زیادی کردووە بۆیە بڕیارەکەمان گۆڕی پۆینت و پۆینت بڕۆین لە دەواازی هەموو شارێک دابەزین بە پێ بەنێ ئەو شارەدا بڕۆین تا کۆتایی شارەکە لەوێ دیسان بە سیارە تا ئەگەینە سلێمانی شاڵە. واتە بە پێ ناڕۆنە سلێمانی ئەمڕۆ؟ ڕاستیەکەی خۆی دەستپێکە ئێمە کەم بووین، نەک کەم بووین خۆمان ویستمان لە 25 کەس تێنەپەڕێ، بەڵام ئێستا بەوانەی کفری و سەرقڵاو ڕزگاری و کەلارەوە زیاد لە 150-200 کەس پەڕێنێ. ئەمەشە بۆ شەقامەکان و بۆ گرفتی هاتوچۆ زۆر زەحمەتە، بۆیە داوایان لێ کردین هیچ نەبێ ئەو بڕیارە بگۆڕین بکەینە شار بە شار دابەزین لە دەواازەکان ئابڕۆین بۆی گرفتی هاتوچۆ دروست نەبێت. دەستەکان خۆش بێت. بەڵێ وەکەوەی بینن مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لێرە گربوونەتەوە. ئەوە ئامانجی گربوونەوەی ئەمڕۆی مامۆستایانەوەیە کە بۆ پشتگیری لە خێمەی مانگرتوانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی پارێزگای سلێمانیە دوای کۆتاییان هێنان با گربوونەوەکەی ئێرە لە قەزای کەلار مامۆستایان و بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بەڕێ دەکەون بۆ پارێزگای سلێمانی و سەردانی خێمەی مانگرتوانی پارێزگای سلێمانی دەکەن.